بێن بۆ کەناڵی کوردش UK سەبسکرایبمان بکەن بۆ ئەوەی بەردەوام ڤیدیۆی ناوازە و نوێ ببینن. سڵاوتان لێبێت ئەزیزان و خۆشەویستانی چەناڵی یوتیوبی کوردیش UK. لە ڤیدۆی ئەم جارەماندا باسی کۆریا دەکەین، بەڵام کۆریای باکوور و کیم جون ئون نا. ئەم جارەیان باسی یاساکانی کۆریای باشوور دەکەین. چەند یاسایەک هەیە کە دەبێت دانیشتوانی کۆریای باشوور جێبەجێ بکەن و لەم چوارچێوەیە دەرنەچن، بۆ پێی لە ڕووی کلتور و مامەڵەوە لە وڵاتانی تر جیاوازترن. لە کۆریای باشوور دەبێت تۆمەتبار ئەم کارە بکات. بەپێی یاساکەی کۆریای باشوور دەبێت تۆمەتبار لە بەردەم ڕۆژنامەنووساندا شێوازی ئەنجامدانی تاوانەکەی نمایش بکاتەوە و هەنگاو بە هەنگاو وێنەی بگیرێت. لە ڕووی جوانکاریەوە لە سەدا 20 بۆ لە سەدا 30 خانمانی کۆریای باشوور نەشتەرگەری جوانکاریان بۆ کراوە. پیاوانیش گرنگێکی زۆر بە مادەکانی جوانکاری دەدەن. ڕێژەی قەڵەوی لە کۆریای باشوور یەکێکە لەو وڵاتانەی کە دانیشتوانەکەی کەمترین ڕێژەی قەڵەوی تێدایە و جیاوازترە بەراورد بە وڵاتانی تری جیهان. تەمەنی هاوڵاتیانی کۆریای باشوور جیاوازترە. بەو پێی ئەگەر لە دوای مانگی 6 منداڵ لەدایک بێت، ئەوە تەمەنی لە ساڵی نوێوە بۆ دیاری دەکرێت. بۆ نمونە ئەگەر لە 16ی 6 ساڵی 2000 لەدایک بوو بێت، ئەوە لای کۆریەکان 20 ساڵە، لە کاتێکدا لای جیهان 19 ساڵە. لە کۆریای باشوور بازاڕەکان شەو ڕۆژ کراوەیە. بەردەوام بازاڕ و دوکانەکانیان کراوەیە و هەندێکیشیان تا کاتژمێر 4 بەیانی کار دەکەن. ئەمە ژوا لە هاوڵاتیان دەکات کار ئاسانی زیاتر بۆ پێداویستەکانیان بکرێت. قەدەغەکردنی نووسینی ناوی کتێب بە مەرەکەبی سوور. کلتوری وڵاتەکە نووسینی ناوی کتێب بە مەرەکەبی سووری قەدەغە کردووە، چونکە بە بۆچوونی هاوڵاتیانی کۆریای باشوور ئەو ڕەنگە هێمایە بۆ گیان لەدەستدانی پێشوەختەی ئەو کەسەی کە کتێبەکەی نووسیوە. مردن لە ڕێگای پانکەی کارەبایی. کۆریەکان پێیان وایە کارکردنی پانکە لە شەواندا مەترسی لەسەر ژیانی کەسەکان دروست دەکات. ئەگەر ببێتە هۆی لە ناوبردنی کەسێک، ئەوە نیشانەی ئاڵۆزتربوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو کۆریای باکوور و باشوورە. کام یاسای کۆریای باشوور لای تۆ جێگای سەرسوڕمانە لە کۆمنت بینووسە و بیرت نەچێت لایکی ڤیدیۆکە بکە و سەبسکرایبی کەناڵەکەمان کوردیش UK بکە بۆ ئەوەی هەمیشە ناوازەترین ڤیدیۆ ببینیت. بەخێر بێن بۆ کەناڵی کوردش UK سەبسکرایبمان بکەن بۆ ئەوەی بەردەوام ڤیدیۆی ناوازە و نوێ ببینن.